دەڵێم تۆزێک یەکتری دوور بکەوینەوە بی زیاتر یەکتریمان خۆش بوێ زیاتر عاشقی یەکتری بین عەدی نارێ نەتانبیستە دەر تۆ لە دوور و من لە دوور و بەم جۆرە خۆشە دڵداری جا خۆمە دڵداری و لەگەڵ ناکەین سعدی ئەمە کچەکەم یاوی کرد وەرە مەبەستم ئەوەیە خۆشەویستیە یعنی ئێستاکە خزم کەسمان لە ئەوروپا زیاتر خۆشمان ناوێ وەنیە تۆزێک گۆش ئەو مەزەی من ڕازی من چخەیریە ماوەک باشە باش ڕازی بوون ئەی ڕاستی نەی چی بکەین بێژن ڕازی بووی دایکم سیوزە هەیە خۆت نەبێ ها بێ ئێرە بۆ خوانیە بە کلکە ماسیحان بەدوو دەکەن ئەرێ باشە ئای ماڵ خۆم هەر کات حەزم نەوێ بەس لەبەر مەرجەکەم ناوەلی مۆش ڕازی بۆ لیمۆ تەواو تۆش تەواو ڕازی بوون من بەس لەبەر دڵی دایکمە حاڵم با سایقەکە سایقەکە میمترە بزانێ تەواو تەواو خێری لێ بدی بن کەس زاوە بۆ کەیتە کاک سعدی ها سویچەکەت بۆ کەوێتەوە حتا هەفتە چی ئیشاڵە فێر دەبیت بۆ عیبی چیە؟ ئەی بۆ کوڕە هەفتەیەک بەس فێری سوکانەکە یەکەم وەڵا مانگێکێوێ ماڵدار بخۆنەوەوی ناتەقێنە وەڵا مانگێکێوێ باوەڕ بکە ئەگە بچێت دەورەش بە 15 ڕۆژی فێر دەبی کاکە دەڕۆژ لە ڕۆژ ڕۆژ تەواو ئێستا بڕین ئەڕۆین بەس یەک شتێک کاک سعدی تەلەفۆنم بۆت کرد بەنزین وشتمان لێ بڕا خۆت لە گێلی نەدە حسابی بن مەرجە يلا يلا بعدي كري لكري عبلامينه زاواشتی وا مەڵێ کوڕم بڕۆ خۆمە گۆڕمۆڕی دەچین یەکسەر زاواش تاكدينا ها ڕەبی خوا دەزەباڵتەوە سەد نەجات باشتری شتێک کرد سعدی دایکم یەک هەفتەیە مێشکی سەری منی بردووە من مردم قێرزی ئەو ماوەی یانوەتی سیارەی کە دەردێنم یاوەتی کورە بە تەکسی هاتووی دەکەم ئەی چی هەرە بە تەکسیبی باشتریش وەزت کووە یەکەم جارە بێکەوەی ئەرە وەڵا خۆ دایکم هەر نایەڵە یان بێژەڵە یان دایکمی لەیە چی ئەوڵا میرە بەڕاستی ڕاستە داکتە بەس بۆ خۆڕای زۆری ساعەتە دە باشە سعدی تەوا واز لەوە حەڵقە کەشم لەبیر نەکردی ها عادی بێنە لیمۆ جانە جانە بە قورعانە من ئەتم زۆر خۆش دوێ ها سعدی جانە ئەمە شتێکە لەگەڵا باس بکەم سعدی خۆتە زانی منە ماوەی دەستم کردووە بەوەی ڕاضە بکەم بۆی جسمم ڕێک بێتەوانێ و حەزم لە چەوری زیایە لە جسمما بخوا والله ئافرین ئێزمە بەسە چییە؟ اینجا ئەمەوێت تۆش دەست پێ بکەیت کە وەرگە زۆر ناشرینە بەخوا پێم عیبە ئاوا لەگەڵ تا بێمە دەراوانێ بەقورعانیا من ئیش و ماڵی هەنار و دەوامە چکەش ڕاضە شەکوبە من دەکەن دە سعدی وەڵڵا ئاوە زۆر ناشرینی بەخوا لە ڕووم لایە لە مۆمێردمە